کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاور لە خزمەتاندام و بەشێکی تر لە بەرنامەکانی ئاور پێشکەشی ئێوەی ئازیزەکەم بە میواندارەتی کاک سۆرانی پاڵانی ئەندامی جێگری کۆمیتەی ناوەندی کۆمەڵی شۆڕژگەر و تەوەری باسەکەشمان کە ئاورێکی لێ ئەدەینەوە لەسەر ئەم دۆخەی ئێستای ڕۆژهەڵاتی کوردستانە و بە تایبەتی شاری مەهاباد. کاک سۆران بەخێر بیت. کاک سۆران ئەگەر وەکو کورتەیەک بۆ سەرەتای باسەکەمان ئێوە چۆن ئەبینن ئەم دۆخەی ئێستای ڕۆژهەڵاتی کوردستان و ئەو بەشەی ڕۆژهەڵات و بە تایبەتی شاری مەهاباد؟ سەرەتا وێرای سوپاس بۆ جەنابەت و ئەمەوێت سەرخۆشی خۆم لە بنەماڵەی فەریناز خوسرەوانی بکەم و هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکانی ناڕەزایەکانی چەند ڕۆژی ڕابردوو لە مەهاباد دەرەبڕم و هیوادارم بە زووترین کات چاک بنەوە. لە ڕاستیدا ئەگەرچی ناڕەزایەکانی خەڵکی شاری مەهاباد بۆ مەسەلەی پشگیری بوو یا جۆرێک ناڕەزایەتی بوو بەرامبەر بەو کردەوە نائینسانیە کە بەرامبەر خاتوو فەریناز ئەنجامدرا، بەڵام لە ڕاستیە ئەگەر ببینین هەڵقوڵاوی ویست و داخوازی خەڵکە و لە هەمان کاتە هاتنە مەیدانی ئەوانە بۆ پشگیریکردن لە کەرامەتی پاراستنی کەرامەتی ئینسانی خۆیان بۆ مەسەلەی ئازادیەکانی خۆیان. ئەگەر ببینین لە وڵاتێکە ئەگەر ئازادی هەبێ، لە وڵاتێکە ئەگەر ئەمنیەتی کار هەبێ، فەریناز و فەرینازخانەکان نابنە قوربانی. ئەمە سیستمێکی گەندەڵ و سیستمێکی تۆتالیتار و دیکتاتۆر و دژە ئینسانەکە دەرفەتێکی وا ئەڕەخسێنێکە بەردەوام قوربانی لە شێوەی فەریناز و فەرینازەکاندا. بۆیە خەڵکی مەهاباد بە احتراز بەوە هاتنە مەیدان و لە هەمان کاتە جارێکی تر ئەویان بە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی سلماندەوە کە کوردستان لە هیچ شوێنێکی تری ئێران ناچێت و ئەوان بەرامبەر بە ئەو زوڵم و زۆرە، بەرامبەر بە تەعدا، بەرامبەر بە مافە ئینسانیەکانی خۆیان بێدەنگ نابن و هەر دەرفەتێک ئەکەنە و هەر هەلومەرجێک یا دەرفەتێک بڕەخسێ ئەوان نای خۆیان و ناڕەزایەکانی خۆیان بەرامبەر بەم سیستمە داگیرکەرە کە لە 36 ساڵی ڕابردووە کوردستانی کردوتە دێکێ لە دواکەوتوترین شوێنەکانی ئێران و لە هەمان کاتە سەرکوت و لە هەمان کاتە فەزایەکی ئەمنیەتی لە کوردستان خۆڵقاندووە، جوابی نای پێ ئەدەنەوە. بۆیە هاتنە مەیدانی خەڵکی مەهاباد خۆناغێکی ترە لە پەرەسەندنی بزوتنەوە کۆمەڵایەتەکان لە کوردستانی ئێراندا بەرامبەر دەسەڵاتدارانی ئێران و لە هەمان کاتە بۆ پاراستنی ماف و داخوازەکانی خۆش. کاک سۆران، ئەم ڕووداوانە بەم شێوە کە خەریکە پێشەچێ، ئایاوە بۆی ئەچن کە بەرەو ئاراستەیەک بچێت، داهاتوویەکی وەکو گۆڕانکاریەکی لێ ئەبینن؟ لە ڕاستیە دەتوانین بڵێن کامیلەن ئەو هاتنە مەیدانەی خەڵکی مەهاباد هاتنە مەیدانێکی مەدەنیانە بوو بە ئەوان بە شێوەیەکی مەدەنیانە ویستیان کە ناڕەزایی دەرببڕن بەرامبەر بۆ بارودۆخە کە بەرامبەر بۆ خانمە خوڵقاوە، بەڵام ئەبینین بە شێوەیەکی توندوتیژ، بە شێوەیەکی سەرکوتکەرانە، بە شێوەی جۆراوجۆری سەرکوتکەران لەیان دەستگا ئەمنیەکانە وەڵام درایەوە. ئەمەش بۆ بوو کە ئەم ناڕەزایانە پەرە نەسێنێ و بارودۆخ لە دەستی دەسەڵاتدارانی ئێران کە ئێستا لە کوردستان حاکمن دەرنەچێ. لە ڕاستیە ئاقارەکەی بەرەو کوێچۆ پێشبینەکەی ئاسان نییە، بەڵام وەک گوتم ئەمە سەرەتایەکە کە جارێکی تر خەڵکی کوردستان وەک لە ڕابردووە وتیان هەر لە ساڵی 2010 لە ئەعدامی فەرزادی کەمانگەروە هاوڕێکانی خەڵکی کوردستان لە مانگرتنێکی سەراسەریە ئەویان بە دەسەڵاتدارانی ئێران و شار و شارۆچکانی ئێران خڕۆشان و لە ساڵی 2005 بە شەیدکردنی شوانەی سێ قادر و ئەو بێحورمەتەی کە بە تەرمەکەی کڕا بینیمان خەڵکی کوردستان ماوەی مانگێک زیاتر شار و شارۆچکان چۆن بڵێسەی ئاگر لە شارەکانەوە هەستا. بۆیە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی و مێژووی خەڵکی کوردستان مێژوویکی پرشنگدارە لەم بوارانەوە و ئێمە دەبێت لە مانگەکانی داهاتووە و لە ڕۆژەکانی داهاتووشە و بەردەوام ئێمە دەبێت شاهیدی ئەم جۆرە حرەکەتانە بین، چونکە لە ڕاستیە ئەم ڕژیمە بە هەموو شێوەیەک دەیەوێت سیستمی خۆی و دەیەوێت سەرکوتی خۆی بەسەر خەڵکی کوردستانە پسەپێنێ و خەڵکی کوردستانیش هەر لە سەرەتاوە کە لە سەرەتای ڕیفراندۆمی قانونی ئەساسیەوە کە ئەونایان بە ڕژیم و تا ئێستا ڕژیم نەیتوانێت ئەمانە بکات بەشێک لە سیستمی خۆی و لە هەمان کاتە نەیتوانێت سیستمی توتالیتاری خۆی بەسەر کوردستانە پسەپێنێ و دەنگی ئازادی خوازی و دەنگی مافوازانەی خەڵکی کوردستان بکات. بۆیە تا ئەم سیستمە بەردەوام بێ، تا ئەم سەرکوتە بەردەوام بێ، تا
بێحورمەتیکردن بە کەرامەتی خەڵک و پێشیلکردنی مافەکانی خەڵک بەردەوام بێ ئەم شێوە لە ناڕازی و هاتنە مەیدانی خەڵک بەردەوام بێ. ئێمە ئەبینین هەر لە دوای ڕووداوەکانی مەهاباد ئێستا ئێمە شاهدی ئەوەی دوێنێ شاری سەردەشت خەڵکانێکی زۆر هاتوونەتە سەر شەقامەکان و هەتا کۆمەڵی خەڵک دەستگیر کراوە و کۆمەڵی خەڵک بریندار کراوە ئەوان نانهێشت مەهاباد تەنها بمێنێتەوە و لە شارەکانی تر لە شاری سنا و بەشێک لە شارەکانی تری کوردستان هەڵدراوە کە پاڵپشتی و جۆرێک لە هەماهەنگی و جۆرێک لە هاو ئاهەنگی دروست بێ لەگەڵ خەڵکی مەهاباد. بەڵام دەبینین هەر لە دوای ئەم ڕووداوانە لە شارەکانی تری ئێرانەوە کۆماری ئیسلامی هێزێکی زۆری هێناوە و دەستگا سەرکوتکەرەکان و دەستگا ئەمنیەکان و دەستگا سەربازیەکانی خۆی بە هەموو شێوەیە خستۆتە گر و فەزایەکی ئەمنی تەواوی بەسەر ناوچەکانی کوردستانە زاڵ کردووە بۆ ئەوەی ڕوبەڕووی هەر جۆرێک لە پشتیوانیەک و هاتنە مەیدانێکی خەڵک بێتەوە. بەڵام سەرڕای ئەو خەفەقانە سەرڕای ئەو سەرکوتە سەرڕای ئەو فەزا ئەمنیەتەکە خوڵقاندوێتی ئێمە شاهدی ئەوە بووین دوێنێ نزیک بە 2000 خەڵک لە سەردەشت لە هەموو چین و توێژەکان کە ژنان بەشێکی دیاری ئەو هاتنە مەیدانە بوون هاتنە شەقامەکان و پشتیوانی خۆیان بۆ خەڵکی مەهاباد دەبڕی و لە شارەکانی تریشەوە خەڵک هەر لە دووهەم ڕۆژ ویستیان بچن پاڵپشتی خەڵکی مەهاباد بکەن و هاوسۆزی و هاودەردی خوانی لەگەڵا دەرببن. بەڵام لە ڕاستیە ئەوەی کە چ ئاقارەی بەخۆیەوە ئەگرێ تا ئێستا ڕوون نییە. ڕژیم هەوڵەدا ئاقارەکەی بەرەو ئاراستەیەکی تر با کە ئەمانە دەستی تێک دەرن و ئەمانە ئەیانەوێت کوردستان و هەتا بەشێک لە بەداخەوە لە دام و دەستگاکانی ئەوانەی خۆیان بە ڕژیم نزیکە بینن دوێنێ ئەویان بڵاو کردوتەوە سۆران ئەفۆکە ئەوە ئەچینە سەرەوە پرسیارە هەر حەزم کرد بە جیاوە پرسیار لە خزمەتان ئاراستیەکەم. بەڵام ئەم ڕووداوانە لە میدیای جیهانی ڕۆژاوا و هەت تەنانەتیش لە وڵاتانی عەرەبی دەنگدانەوەیەکی باشی هەبووە پشتگیری خۆیان کردو هەرچەند جمهوری ئیسلامی بۆ قازانجی خۆی بە شێوەیەکی ترە ئەیگەڕێتەوە. بەڵام ڕاگەیاندنی ناوخۆی ئێران ئەگەر وەکو زمان حاڵی خەڵکی خۆی بێوێ باسی بکەوە تەنانەت ڕاگەیاندنی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە تایبەتی فارسەکانیش بە زۆرێکی ترە. یعنی ئەگەر باشیش باسی نەکەن بەڵام بە شێوازێکی تر کەپە بنەوەەوە بە شێوەیەک نایەنەوە باسی بکەن بە هیچ شێوازێک. ئەمە لە چیایی بننیەوە؟ لە ڕاستیە دەنگدانەوەی میدیایی مەسلەی ئەم دیاردێ لە کوردستان ئێران کە ڕوویدا لە میدیا گەورەکانی جیهان لە میدیاکانی ئەمریکا و نیویۆرک تایمز لە میدیاکانی ئەوروپا لە میدیا عەرەبیە کارگەرەکان کە ئاراستەی جیهانیانێ دەنگدانەوەیەکی گەورەی بوو و لە ڕاستیە دەتوانین بڵێن کۆماری ئیسلامی تووشی شۆک کرد و دەنگدانەوەی میدیانای کە لە ئاستی میدیا عەرەبیەکان و لە ئاستی میدیا جیهانیەکانە کە بینیمان و ئەمە لە داهاتووشە قازانجێکی گەورە و پاڵپشتێکی گرنگە بۆ پرسی کورد و هێنانی مەسەلەی کوردە لە ڕۆژهەڵات بۆ ئەجندای میدیای جیهانی. چونکە لە ڕاستیە ئێستا شەڕی بەشێک لە شەڕی گەورەی وڵاتەکان شەڕی میدیایە و ئێمە دەزانین ئەم میدیانەی کە ئێستا گرنگیان بم مۆزوع داوە و بم بابەتە داوە بە هاتنە مەیدانی خەڵکی کوردستان داوە چ کاریگەریەکیان هەبوو لە شۆڕشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە دەنگدانەوەی ئەم مەسەلە لە میدیا جیهانیەکانە پاڵپشتێکی زیاتر بۆ کورد دەستەبەرەکە. بەڵام ئەوەی جێگای داخە ئەوەی جێگای ناڕەزاییە ئەوەیە کە میدیا فارسەکان بێ هەڵوێز بن بە تایبەت ئەو میدیانە کە ئاراستەیەکیان هەیە کە لەسەر دیموکراسی لەسەر مافی مرۆڤ کرد لەسەر پێکەوە ژیان لەسەر مافی نەتەوەکان کارەکەن کە میدیای BBC کە میدیایکی کاریگەرە و میدیای تەلەڤیزیۆنی دەنگی ئەمریکا بەشە فارسیەکەی ئێمە نەمان بینی بەداخەوە کە هەڵوێستێکی جدی نیشاندن کە بەشێک لە ئەمە بەشێکە ئەگەر وەکو پێشلکارێکی مافی مرۆڤیش ببینی لە ئێرانە ئەمە دەبێ ئاراستەیە میدیانە کاری لەسەر بکردایە و لە هەمان کاتیشە میدیانە لەسەر ئێران کارەکەن. بەڕاستی کوردستان تا ئێستا بەشێکە لە ئێران و لە ئەجندای سیاسەتەکانی ئێرانە تعریفەکرێن بەس ئەو سیاسەتانە نییە کوردستان بەشێکە لە سیاسەتی کۆماری ئیسلامی بەڵکو بەشێکە لەو سیستمە ئیداریە وە جوغرافیا کە پێوترێ ئێران. بۆیە ئەم میدیانەش ڕنگدانەوەی بارودۆخی ناوچەی ئێران ئەگوازنەوە بۆ خەڵک و تەسیراتی خۆیان هەیە. بەداخەوە بێدەنگی ئەوان خراپ بوو ئەگەر حتا وەکو مەسلەیەکی مافی مرۆڤیش دەبێ هەڵسوکەوتیان لەگەڵ بکرا دەبێ کاری زۆریان لەسەر بکردایە و دەبێ ناڕەزایەکانی خەڵکی مەهاباد و پاڵپشتی حیزبەکان و چالاکانی مەدەنیان بگواستایەتەوە و گروتینێکی زۆرتری پێ بدەن. چونکە کوردستان هەمیشە بەشێک لە سەنگەری ئازادی خواسی بەشەکانی تری ئێران بووە
بەداخەوە جێگای ناڕزاییە و جێگای ئەوەیە کە لەسەری بنووسرێ و چالاکانی مەدەنی و حتا ئەحزابی لە بەرامبەر ئەم میدیانە بەدەنگ بێ. کاک سۆران هەر لەسەر مۆزوع ئەوەی کە خۆتیش ئاماژەیەکە پێکرد لە پرسیاری پێشترە ئێمە ئەگەر بۆ نمونە دوایین مۆزوعێک و بابەتێکە لە هەموو جۆغرافیای ئێرانی ئێستا ڕوویدا ئەو ڕووداوانەی ساڵی هەشتی هەتاوی بوو خۆتان باشتر ئەزانن و خەڵکیش ئەزانن باشی ئەزانن کە چەندین کەس لەو ڕووداوانە شەهید بوو بە بۆنەوەی هاودەنگێکی کرد لەگەڵ ناوەندی ئێران و لەگەڵ ئەو ناڕزایەتی کە ناوەندی ئێران تووشی بوو. بەڵام ئەوەی کە ئێستا خەریکین باسی لەسەرەکەین بێدەنگی لەسەرەکەن و ئەوەی کە ئێستا خەریکن ئێوەش ئاماژەی پێەکەن ئەم بێدەنگیە بۆچی ئەگەڕێتەوە؟ ئایا هەموو کات بەرچەسپی ئەوەیان دا و ئەنگی ئەوەیاندا لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە کورد بەگشتی کە کورد خەریکە ئەیەوێت جیا ببێتەوە ئایا بەکردەوە خۆیان خەریک نین بە جۆرێک دابڕانێک دروستکەن و کورد بە بەشێک لە خۆیان نەزانن ئەمە پەیامێک بێجگە ئەوەی هەیە؟ بەداخەوە من وەک باسیشم کرد من پێم وایە دەبێت گرنگیان پێدابایە چونکە کوردستان تا ئێستا بەشێکە لە ئێران و لە چوارچێوەی ئەو جوغرافیا ئیداری و سیاسیەکە بە هەر حاڵ هەر تعریفێکی تری دەکەی بەشێکە لە ئێران و حتا ئۆپۆزیسیۆنی کورد کە نوێنەراتیبی سووداخوازی خەڵکی کوردستانەکە تا ئێستا بەرنمەیەکی جگە لە پێکەوە ژیان لە ئێرانەوە مانەوە لەگەڵ ئێرانە نەبووە بەڵام دەبینین ئەوەی کە ئێمە لە هەشتا بۆ لە جنبشی سەوزە لە بزوتنەوەی سەوزا کوردستان کردی و شەهیدی بۆدا و لە هەمان کاتا حیزب سیاسەکان بەشێکی زۆران هاتنە پشتیوە کۆمەڵە بۆ خۆی دەوری گەورەی هەبوو لە چ بە میدیا چ وەکو حیزب چ وەکو چالاکانی خۆی لە بوارە و حتا بەشێک لە فعالانی مەدەنی لە کوردستان بزوتنەوە خوێندکارەکان کە لە ئاسی سەراسەریە کاریان نەکردوە و لە تاران و شارەکانی ترابوون بەشداریان کردووە کورد شەهیدیدا لە بزوتنەوەی سەوزا و کورد پاڵپشتێکی گرنگی بەشێکی زۆری ئەحزابەکان پاڵپشتێکی گرنگی بزوتنەوەی سەوز بوون کە کۆمەڵە بۆ خۆی یەکێک لەوانە بوو بەداخەوە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بێدەنگ بۆ لەسەر ئەمە مای ڕخنەیە و دەبێ ئەم ڕخنانە بەجددی بوترێ و ڕخنیان لێ بگیرێ وەک باسم کرد ئێمە دوژمنێکی هاوبەشمانەیە و کوردستان تا ئێستاش بەشێکە لە ئێران و هیچ حیزبێک داوای جیابوونەوەی لە ئێران نەکردووە و ئەمەش کە هەمیشە مەسەلەی جیاخواز یا ئەوەی تەجزیە تەڵەب لە کورددن تەنها بۆ بازارگەرمکردنی بەشێک لە خۆیانە بەداخەوە ڕەوتێکی فاشیست لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانیا هەیە کە پەرە بەما ئەدا و دەبێ ئەمە بنبڕ بکرێ ئێمە لە داهاتوە هەمیشە قسەمان لەوە کردو کە دەبێ ئێران دیموکراسی تیا هەبێ فرەچەشنی تیا هەبێ ئازادی سیاسی هەبێ و نەتەوەکان و پێکاتەکانی تر دەبێ مافیان دەستەبەر بکرێ دەبینین کوردستان کە هەمیشە سەنگەری ئازادی خوازی بەشێکی زۆر لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بووە ئێستا قوڵ دەدا و خەڵکەکەی دێنە سەر شەقام و دژی یەکێ لە فاشیستترین ڕژیمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دژی ئەوانیشە هاتوتە مەیدان ئایا ئەمە چۆن مای پشتیوانی نییە دەبینین ڕێکخراوە جیهانیەکانی مافی مرۆڤ دەبینین میدیا جیهانیەکان پشتیوانی لەم بزوتنەوەکەن لە کاتێکەوان بێدەنگی هەڵەبژێن بەداخەوە ئەگەر ببینین وڵاتانی داگیر کرد حتا ئۆپۆزیسیۆنەکەیشیان کە دژی سیستمی سیاسی خۆی بووە هەمیشە وا بوون ئێمە ئەزمموی کوردستانی عێراقشمان هەیە خۆ دوای ڕاپەڕین لە کوردستانی عێراقا ئەو حیزبانەی کە ئێستا لە ناوەندی بەغدا حاکمن هەموویان کوردستان سەنگەری ئازادی خوازی بوویان بەڵام هەر لە دوای ئەوەی کە سەدام ڕووخاوە چوونەوە پایتەختی بەغدا ئێستا هەر ئەوان دژی مافە ڕەواکانی خەڵکی کوردستان بەداخەوە کورد ئەمێ ئەوە بڵێم کە بە تاریخیەن کورد لەگەڵ حتا ئۆپۆزیسیۆنێک کە دژی سیستمی سیاسی وڵاتەکەی خۆیەتی و دوژمنی هاوبەشیشە بەداخەوە تاریخەکەی وای نەیتوانێت خێرێکی باشی لێ بینێ بۆیە ئەمە جێگای رخنەیە و ئێمە وەکو حیزبەکان و هەمان کات چالەکانی مەدەنی و میدیاکانیش نابێ بێدەنگی هەڵبژێرن و دەبێ ئەوان بە قازانجی خۆیان حتا بە قازانجی خۆشیان بێ کە ڕژیمێکی دیکتاتۆر سەرکوتەکە دەبێ گرنگی پێ بدەن و پشتیوانی خۆیان لە حاڵەتێکی وا بۆ کوردستان دەربڕن لە ڕاستیە کوردستان تاریخیەن لە سەرەتای شۆڕشەوە تا ئێستا سەلماندوێتی لە هیچ ناوچەیەکی تری ئێران ناچێ و هەمیشە سەنگەرێک بووە بۆ مقاومەت بۆ خۆڕاگری و بۆ ئازادی خوازی و دڵنیام هەرواش ئەمێنێتەوە. کاک سۆران وەکو کۆتایی پرسیارەکان ئەگەر بتوانین کۆی بکەنەوە ئێوە بەڕای ئێوە کورد لەم کاتەیە ئەبێت چی بکە و چۆن بجوڵێتەوە؟ لە ڕاستیە یەکدەنگی و یەکڕێزی زۆر مهمە ئێمە وەکو کۆمەڵە
هەر لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە لە بەیاننامەکەیشمان ئەومان وتووە کە پاڵپشتیکردنی شارەکانی تر لە خەڵکی مەهاباد و نەهێشتنەوەی مەهاباد بە تاقوتەنیا خاڵێکی مهمە و تا ئێستاش چ کۆمەڵە چ حیزبەکانی تریش هەر ئەویان داوا کردووە و هاو هەڵوێستیەک و هاودەنگیەکی زۆر لە نێوان حیزبەکان ئابیندێ لە نێو چالاکانی کورتپەروەری ناوخوا ئەبیندێ و دەبێ ئاقارێکی مەدەنیانە بەرەو پێشەوە بچێت لە ئاراستەکردنی ویس و داخوازیەکان و دەربڕینی ناڕازیەکان و ئەوەش کە بەشێک لە ئەو کەسانێک کە پێیان وایە دەبێ ئێستا هێزی چەکدار حزوری ئەمە بۆ بەلاڕێدابردننی ئەم داواکاریانەیە و لە هەمان کاتە بۆ خۆڵقااندنی فەزایەکی سەرکوت و ئەمنیەتکردنی کوردستانە ئێمە پێمان وایە یەکدەنگی زۆر مهمە و من خۆم پێم وایە نەهێشتنەوەی خەڵکی کوردستانیش لە ناوخۆ بەتەنیا بۆیە لە هەمان کاتە ئێستا کوردانی تاراوگە لە سەریانە بێنە سەر شەقامەکان و پشتیوانی ڕای گشتی جیهانی بۆ مەسلەی مەهاباد و سەردەژ و ناوچەکانی تری کوردستانی ئەگەر لە ڕۆژەکانی داهاتووە پەرەیسەن ڕابکێشن و لە هەمان کاتە حیزبەکان دەبێ وەک چۆن لە پەیامەکانیانە هەمووی پاڵپشتی خۆی کردووە و گوتاریان لە یەک نزیکتر بێتەوە و لە هەمان کاتە من داواکاریم لەوە هەیە لە پارچەکانی تری کوردستانیش خەڵک بێدەنگ نەبێ بەرامبەر بەما ئەمە زۆر مهمە کوردستان هەمیشە ڕۆژهەڵاتی کوردستان یا کوردستانی ڕۆژهەڵات هەمیشە پاڵپشتی پارچەکانی تر بووە ئێمە ئێستا پێویستمان بۆیە پارچەکانی تر پشتیوانمان بێ چ بە هێزە ئینسانیەکەی چ بە هێزی میدیایی خۆی چ بە هەر ڕێگایە کە دەتوانن پاڵپشتی ڕۆژهەڵات بن و لە هەمان کاتیشە یەخستنی خەباتی شار خەباتی شاخ و تاراوگەنشی نەتوانێت ڕۆڵێکی ئەکتیف ئەگەر ڕۆڵێکی ئەکتیف ببینە دەتوانێت خزمەتێکی گەورە بە پرسی کورد بکە و من پێم وایە بەرەو پێچوونی ئەمانە و ئاهەنگێکی زیاتر لە نێوان شارەکانەوە پاڵپشتی و ڕۆژانە سەرشەقامەکان بۆ پاڵپشتی لە دیاریدەیەکی وە و هێنانە ئاراوی سووداخوازیەکانی خۆیان دەتوانێت جنبشێکی گەورەی مەدەنی لە کوردستان بەڕێ بخە کە لە داهاتووە تەبدیل بێ بە داخوازی سیاسی و لە هەمان کاتە بتوانێت دەرفەتێک بخڵقێنێ کە جارێکی تر کارەساتی وە نەک دووبارە نەبێتەوە لە هەر حاڵەتێکە کۆماری ئیسلامی نەتوانێت درێژە بە سیاسەتی سەرکوتی خۆی و فەزای ئەمنێتی خۆی لە کوردستان بدە. زۆر سپاس بۆ ئامادەبوونی. سپاس لێوەش بیرەنانی خۆشەویست بۆ ئەوەی کە هاوڕێمان بوون. هەتا بەرنامەیەکی دیکە و مەجالێکی دیکە کە دیێمە خزمەتان لەگەڵ بەرنامەی ئاور ماڵاوە.